ئەمجا سێم خاڵی کۆتا کە ژن زۆر ڕقی لێتی ئەو پیاوەیە کە دەیوثە دوو لە ڕووی جەنابتان ئەو پیاوەیە کە غیرەتی نییە کە حەز دەکات ژنەکەی لە دەستی خەڵکە هەڵپەڕێ کام ئافرەتەی دەڵێی سافیرەیە و جلوبەرگی شەرعی لە بەرانیە واللهی ڕقی لەو پیاوەیە کە بە ژنەکەی بڵێ بڕۆ لە دەستی فڵان کەسە هەڵپەڕە و شایی بکە وەرە بڕۆ لە هۆڵێکی سەری ساڵا کە نازانم ئەمە پەیوەندی بە عیسا پێغەمبەرەوە هەیە نەعوذ بالله عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ برای محەممەد پێغەمبەری خوایە ئێمە ئەگە بڕۆمان بە عیسای کوڕی مەریەمی پاک داوێن نەبێ کافر دەبین وەکو چۆن بڕۆمان بە محەممەدی مستەفا نەبێ کافر دەبین ئەگە یادی لەدایکبوونی عیسا لە هەر وەختێکا بێ ئێمە لەسەر سەر و سەرچاوانمانە ئەوانەی کە مەسیحین لە کوردستان و لە جیهاندا ئەگەر هاودینیمان نەبن هاوژینمانن بەڕاستی پێغەمبەری ئەوان لای ئێمە بە قەدر و بە حورمەتە مریەمەی پاک داوێن مسلمانان شایدی پاکی بۆ دەدەن بەڵام بەداخەوە چی بکەم نازانم میلەت هیچی کەم نەبێەوە سەری ساڵ و یەک دێتە پێشەوە دەیان و مۆڵ و هۆڵ و دەهۆڵ و زۆر ناو گۆرانی بێژی ئەجنەبی بێن و ژن و پیا و تێکەڵ بێ وەڵڵی هەر ژنێک کە مێردەکەی بڵێ با بچین بۆ ئەو هۆڵانە مێردەکەی بەرچاو دەکەوێت هەر چەند ئافرەت سافیرە بێ ڕوود بێت دەرونی هێست تاکانە هەز دەکات پیاوێکی پیاوانەی هەبێ پیاوێکی بەغیرەتی هەبێ پیاو نابێت دڵپیس و شکاوی بێ بەڵام نابێت بێغیرەت و دەیوسیش بێ ژن زۆر بۆ پیاوە قەڵسەکە هیچ غیرەتی نییە ئەوە پیاو سەیری کا بە خەیاڵی دانەیە هەز دەکات پیاوەکەی مەردانە بێ لە پەنایە بژیە لە کتێبی من ئەخلاق الرەسوولی مەحموود میسریدا دەڵێ کابرایەک لەگەڵ ژنەکەیدا ناکۆچیان کەوتە بینەوە و خەریکی لێکجیابوونەوە بوون لە مەحکەمە کە گەیشتن لەکجیابوونەوە حاکم وتی ئەو دوو شایدەی کاتی خۆی لەسەر چەند مارەکراون ژنەکە وتی 500 مسقاڵی زێڕ کابرا وتی باوەڕکە ئەوەندە نەبوو 400 بوو بۆ نمونە ژنەکە وتی نەخێ 500 بوو دیارە نووسراو نەبوو وەکو عەلامی ئێستا تۆمارکرا بە هەر بە شەفەوی بووە حاکم ناردی شایدەکانیان دۆزینەوە کاتێک کە هاتن شاهیدەکان دیار بوو چاو لە دەربوون ژنەکەش جوان بوو وتیان تۆ بێت پەچەکەت زیاتر لادەی تۆزە دەمو چاوت زیاتر دەرخە وەڵای ئێستا تۆزە ڕەنگ و ڕوخسار گۆڕاوە بزانین جاک بناسینەوە پیاوەکە هەستی کرد ئەو دوو پیاوە نامەردە دەیانەوێت سەرنجی ژنە جوانەکەی بدەن مەبەستیان شایدیدانی حەق نییە بۆیە وتی جەنابی حاکم پێویست بە شایدی ئەمانە ناکە 500 مسقاڵە من درۆ دەکەم و ژنەکەم ڕاست دەکا بەبیرم هاتەوە لەبەر غیرەتی خۆی قبوڵی نەکرد لە جیابوونەوە شا پیاوێک بە نامەردی سەیری ژنەکەی کە ژنەش زۆر بەهەستە لە پیاو بەهەسترە کە سەیری کرد ئەم پیاوە بەس لەبەر خاتری ئەوەی دوو پیاوی نامەرد لە ڕێی شایدیەوە سەرنجی ئابڕوو دەموچاوی ژنەکەی نەدەن و کەرامەتی نەشکێنن نەزەری حرامی لێ نەکەن زانی پیاوەکەی ئەوەندە مەردەوتی جەنابی حاکم منیش لە هەموو حەقی خۆم بردم پیاوەکە دەستت بێنێت لە هەموو شتێکگەرن لازاوی با بڕۆینەوە بۆ ماڵەوە کێشەکەیان کۆتایی پێهات ژن هەمیشە پیاوی مەردی خۆش دەوێ نەک ئەو پیاوانەی دەستی ژنەکەی بگرێ و بیبە لە هۆڵێکا لەبەر چاوی خەڵکە هەڵی پەڕێنە گۆرانی بێژەک ڕەقسی بۆ بکە ئەوە لە ئەخلاقی پیاوی مەردی موسڵمان لە ئەخلاقی پیاوی مەردی کورزبانی ئێمە و شارەکانی ئێمە ناوەشێتەوە هەر کەسیش بۆ خۆی ئازادە با ئەوەی کە دەڕاوەوە کەیفی خۆی بێ ئەلحەمدولیلا مزگەوتەکان گەرم و گوڕتر دەبن لە شەوی سەری ساڵدا ئێمە دەتوانین بچینە ئەو شوێنانەی کەوا دەوری قورئانی لێ دەکرێتەوە حەدیثی پێغەمبەری صلی الله علیه وسلم لێ دەخوێندرێتەوە شەوی سەری ساڵ دوعای خێر و بەرەکەت بۆ ساڵێکی تازەی میلادی بە خێر و بەرەکەت بەسەر وڵات و نیشتیمانماندا بێ ژن و مێر بەیەکەوە دانیشن جەوێکی خۆش بسازێنن باسی خۆشیەکانی ڕابردوویان بکەن بەرنامەی ساڵی داهاتوو دانن کە چۆن خۆشگوزەرانتر بن ئەمە بەرنامەی ژیانی ئێمەی کوردی موسڵمان